ئێران کە هێرشی کردە سەرفاو معلوماتی استخباراتی عێراق زەعیف بوو ئاگای لێ نەبوو لە نۆی سێ هێرشی هێنایە سەر 86 پەڕایەوە لە شەوێکە کە بڵێن ڕەشەبایەکی زۆر بەخۆت بوو بەڵێ فرقەی یانزەی لێبوو ئەو کاتە لێنانە قایت فرقە لە جێی خۆی نەبوو بە شوێنێکی کە بوو لەوێ نەبوو حازر نەبوو لەو کاتێک هێرش کرا چوو بۆ شوێنێکی کە و هێرش کرا لەوێنانە عەرزی فاو بە کەڵک هەمووی بە کەڵک ڕۆیشتنی تانک و سیارەوەوانە نایەت بۆ ڕاوێکی زۆر سەیرە خلیچکە کاوا سیرێکی وازانی لمە بەڵام بن یەک قاتێکی بچووک لە لەمەکە قڕاوێکی زۆر سەیرە باش حرەکەتی تیانە جوولەوەی تیانە ناتوانانی لەوێ وەختی خۆی عێراق مەسا مەشروعی کردبوو مەشروعی هەشتاویە کۆوانەی کردبوو سەبی کردبوو ئێران بە هێزێکی زۆر گەورە هاتە پێشەوە و عێراق ئاگای لێ نەبوو وەڵامە بەسماوە ڕوونکەیتەوە هێزەکەی ئێران چۆن بوو چیان پێ بوو کە هاتن فاویان گرت سەربازی چەندێک لە بوو سەربازیان زۆر بوو بێتان بوو ینی یەکەم شەپۆڵیان لە دەوری 14,000 کەسە بوو بە هاتن دوایەوە شەپۆڵ بە دوای شەپۆڵە هاتن بووی مەوجاتی بەشەری ئەو ناوانەیان گرت کە ئەو شۆنانەیە استراتیژیان گرت کۆتایی پێهات